ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات هیچ وادەیەک بۆ دانیشتنی دووەمی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر ناساندنی هەڵەبجە وەک پارێزگای 19ەمی عێراق دیاری نەکراوە. مەترسیەکیش لە بەردەم پرۆژە یاساکەدا دەخاتە ڕوو. لە هەموو حاڵەتێکە پێویستی بە کۆدەنگێکی باش و هەوڵێکی باش هەیە لەگەڵ هەموو کوتلەکانی عێراقا لەبەرەوەی شەوی خوێندنەوەی یەکەمی پرۆژەکە ئەگەر 5 کەس لە کوتلەکانی تر بچوونایەتە دەرەوە نیسابەشکا و خوێندنەوەی یەکەمیشی بۆ نەئەکرا. بۆیە ئەمە ترسێکی جددیە لە ئەو بربەستەی لە بەردەم بە پارێزگابوونی هەڵەبجایە، چونکە یانەوێ پەیوەستیکەن بە تەلعفەر و بە خورمات و بە فاو و بەو شوێنانەی تریش کە داوایەکەن ببێ بە پارێزگا. بەڵام ئێمە پێمان وتون بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر دانیشتوانەکەی نییە زۆرە و لەسەر جوگرافیاکەی نییە، لەسەر قوربانیەکەیەتی. ئەمە لانی کەمی وەفای حکوومەتی عێراقیە بۆ قوربانیەکانی شاری هەڵەبجە. لە دیوانی پارێزگای هەڵەبجە ژمارەیەک پەرلەمانتاری عێراق لەگەڵ جێگری پارێزگار و بەڕێوەبەری چەند بەڕێوەبەرایەتیەک کۆبوونەوە کێشە و گرفتەکانی پارێزگاکە خرایە ڕوو. هاوکات باز لەوەش کرا پێویستە لە داهاتوودا نوێنەرانی کورد یەکدەنگ بن بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە لە پەرلەمانی عێراق. لە بابەتی هەڵەبجەیە بتوانین وەکو میلەتی کوردکاری لەسەر بکەین، وەکو هەموو فراکسیۆنە کوردەکان کار لەسەر بکەین. ئەم ڕۆژ کەسەردانی هەڵەبجەمان کردووە بۆی بزانین کە گرفتەکانی پەیوەندیدار بۆ وەزارەتی تێجارەوە چییە، بۆی بتوانین وەکو لیژنەی تێجارە کە لە فراکسیۆنە جیاوازەکان پێکاتوین کاری لەسەر بکەین نەک بەجیاجە. پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەنجامدا و ئێستا لیژنە تایبەتمەندەکان لە کاردان تاکو پرۆژە یاساکە ئامادە بکەن تا خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێت. ئەوەش پێویستی بە دروستکردنی لۆبی هەیە تا بێ کێشە و گرفت تێپەڕێنرێت. هەموو ئەوەی کە لە توانای ئێمەیە لە بەغدا هەوڵی جدی ئەدەین بۆ هەموو چارەسەرکردنی ئەو کێشانە، بەڵکو ئیتر خەڵکی هەڵەبجە وەکو شارەکانی تری کوردستان ببێتە پارێزگارێکی جوان و ببێتە هەنگاوێک بۆ ئاواداکردنی ئەم شارە. هەموو چاوەکان لەسەر پەرلەمانی عێراقا بۆ ئەوەی لە دانیشتنی دووەم هەڵەبجە بە فەرمی ببێتە 19ەم پارێزگای عێراق. ئەمەش لە کاتێکدا فراکسیۆنە عەرەبەکان بربەست بۆ پرۆژە یاساکە دروست نەکەن. تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هیچ وادەیەکی بۆ خوێندنەوەی دووەمی پرۆژە یاساکە دیاری نەکردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.